ئاگادار بە ستەمکردن لە خەڵک، زوڵمکردن لە خەڵک ژیانت لێتاڵ نەکە. زۆر جار هەموو کارەکانی تۆ ڕێک و پێکە، بەڵام ژیانت ناڕەحەتێکی زۆری تێدایە. ڕزقت سوارە، کەم ڕزقی، ماڵت تەنگە، بیر بکەوە لەوە ئەچێ بە قسەیەک دڵی کەسێکت شکاند بێ، بە هەنگاوێک بە هەڵوێستێکت دڵی کەسێکت تاریک کرد بێ، واللهی خوا بەرچاوت تاریک دەکا. وهي پیغمبری خوا صلی الله عليه وسلم لو حديثا كمتفق عليه امام البخاري ومسلم هدو الروايات يعني كل الصحيحين ده بمعاذ فرمو اتقي دعوة المظلوم فإنه ليس بينها وبين الله حجاب. لو صحابة بايا برزوا بو هر يشك لأيما إيمان داران ئاگادار من دەکاتەوە زۆر ئاگاد لە خۆ بێ ئەی مسلمان، ئەی ئیماندار، زۆر خۆت بپارێزە لە ستەمکردن لە خەڵک، چونکە کاتێک کە ستەم لە کەسێک دەکەی بە تایبەت کە کەسی نییە، کە پشت و پەنایەکی نییە، کە دادگای ئەم سەر زەویە بەدەستی تۆیە و ئەو زەفەری پێ نابا و دەمی ناگاتە دادوەر و سەرۆکەی وڵاتەکە، ئەو کاتە لە نیوە شەوێکە هەڵدەستێ و چاوەکانی پڕ لە فرمێسکە، سکاڵای حاڵی خۆی بۆ لای ڕەبی عالەمین لە دادگای باڵای ئەڵڵا تۆمار دەکا. ئەگەر ئەو دوعای مەزلومەت لێ گیرا بێ نەعوذ بالله هەموو ژیانت تاڵ دەبێ پەنا بەخوای پەروەردگار.